سڵاو بینەرانی شارپرێسم کاتت باش ئێستا ئەمە لە گۆڕستانی کاینسار دین لە شاری دەربەنیخان ئەم دیمەنانەی بینن لە پشتی ئەمەوە ئامادەکاریە بۆ ڕێوڕسمی ناشتنی ئەو ژمارە پەنابەرەی کە لە خێزانێک لە دەربەنیخانەوە بەرەو بەریتانیا بە ڕێکەوت بوون لە کەناڵی ئینگلیس لە ویستیانە لە فەڕەنساوە بڕۆن بۆ ئینگلیس لەوێ بەلەمەکانیان یەختەکان نقم بوون و جانیان لە دەستداوە دوای ئەو پاش هەوڵێکی زۆر توانرا ئەم کەسانە بگەڕێنرێتەوە بڕیار بوو ئەمڕۆ شەممە بەیانی زوو ئەم مەراسیمە لێرە بەڕێوە بچێ بەڵام بەهۆی ڕەوشی کەش و هەواوە دواخرا بۆ زانیاری لەبارەی ئەو ئامادەکاریانەوە ئێمە کەسێکمان لەگەڵا دڵشاد سۆڵەیی کە سەرپەرشتی کاک دڵشاد ئەگەر فەرمووی کە دڵشاد سۆڵەیی کە سەرپەرشتی ئەم مەراسیمە ئەکا ئەو کەسێکی خێرخوازە کاک دڵشاد سڵاو لێبێ لەبارەی ئەوەی ئەم ئامادەکاریانە ئێوە دەستان پێ کردووە بۆ ئەو پێشوازیکردن لەو تەرمانە چۆنە و کاتەکانیمان پێ بڵێ بۆ ئەوەی خەڵک وڵی سعاتێک و نیو جەنازەکە وەرەگیرێتەوە لە مەتار ڕێڕسمیێوێ سعات 5 بەیانی تەستیمیەکەن تەستیمی خانەوادەکە یەکەن بەڵام ئەوەیە لەسەر شالمانە لێرا قبریان بۆڵەکەنین لە گۆڕێنسانی کاریسا لە دەربەنیخان لە مزگەوتی حاجی ساڵح جەنازەکە ئەشوەرین لە مزگەوتی سعی کاکی مامۆستا سالار لەوێ نوێژی جەنازەیان لەسەرەکەین مامۆستا سالار تەڵقینەکەیان تەڵقینیانەکە وەکو خۆمان وەکو خەڵکی شار وەکو دەربەنیخان ئامادەباشیمان کردووە بۆ ڕێڕەسمێکی شایستە ڕۆ ئەمنیەکەشی جەنابی قایمقام بەپرسە لەسەری زۆر باشە ئێوە ئێستا باسێکی ئەومان بۆ بکە ئەم ئامادەکاریەکەکەن و قەبرەکان هەڵەکەن و چێ ئەرکی ئەمەی گرتوۆتە ئەستۆ چۆنە خۆی ئێمە وەکو دەربەنیخانی معانی دەربەنیخان بۆ خەڵکی دەروی شاریش ئێمە بێ بەرامبەر قەبڕەڵکردن و معایندن تەڵقین و معایی نوێژی جەنازە و کەفن و دەفن و مرد شۆردن و ئەمانە ئێمە لەبەر لە ڕزای خوا ئەگەر خوای گەورە وەریگرێ ستافمانەیە دوو ستافی گۆڕهەڵکردنمانەیە حەفارەمانەیە بۆ هەموو کەسێک بەنا بەخوا بشڵا پشتیوان بەخوا گەوەریگرێ بەیانی ئەگەر تۆ زانیاری هەبێ کاتژمێر چەند مەراسیمی بە خاکسپاردن یا ناشتەکان بەڕێوەچێ لەم گۆڕستان وڵای ئەوە خۆی کەوتە دەستی هەولێر کە ئینەکە مەتاری هەولێر جەنازەکە تەستیمەکاتۆ احتیمالی هەیە سعات نوۆی بەیانی بگەێنە دەربەنیخان بەسێک دو سعاتێکی بێچێ لەبەروی جەنازەکان زۆر چوار جەنازن سییانیان ئافرەتە شوێردیان تۆزیە قورسە لە دوو شوێنی جیاواز لە دوو مزگەوتی جیاواز لە مزگەوتی ئەشۆرێت و لە مزگەوتی شنۆژی لەسەرگێ بەڵام لێراوە داواکارم لە خەڵکی دەربەنیخان بەیانی ئیشەڵا با ڕسمێکی شایستە بەم بنەماڵەیە سازکرد زۆر سپاس بۆ دڵشاد سۆڵەیی کە لەگەڵ مابووی بینەرانی بەڕێزی شارپرێسەوە و زانیاریانە بوون کە لەلایەن ئەو ستافەی کە مەراسیمی بە خاکسپاردن و شۆردن و تەڵقینکردن یان لە ئەستۆ گرتەوە قایمقامی قەزای دەربەنیخانیش ئەمنێتی مەراسیمەکە ئەپارێزێ و بڕیارە سبەینێ پێش نیوەڕۆ بگەنەوە ئێرە ئەم دیمەنانەی ئەیبینن کە ئێستا ڕاستەوخۆ ئەگەر هاوکارم لەگەڵ مابوو ئەوەی کە بیگوازێتەوە دیمەنی ئامادەکاریە بۆ ئەوەی کە پێشوەختە لە بەرەو ژمارەی گۆڕەکان یان قەبرەکان زۆرن بۆ ئەوەی سبەینێ تەخیر نەبن یان هەر لە ئەمڕۆ دەستیان پێکردەوە بۆ ئامادەکاری بۆ ئەوەی کە سبەینێکە تەرمەکان گەیشتەوە دەربەنیخان هەموو ئەم ئامادەکاریانە تەواو بوو بن.